سڵاوتان لێبێت من دکتۆر هەست کەریمم کۆڤید-19 ئەم شەوتان پێشکەش دەکەم سەرەتا بابزانین لە کوردستان و جیهان چی دەگوزارێت. دوو کەسی دیکە لە هەرێمی کوردستان تووشی کۆڕۆنا بوون و وەزارەتی تەندروستیش داوا لەو هاوڵاتیانە دەکات کە لە 1 هەتا 4 لە ئەوروپا گەڕاونەتەوە بەپەلە سەردانی سەنتەرەکانی کۆڕۆنا بکەن. More languages will be added, including Bangala, Chinese, Hindi, Kurdish, Portuguese, Russian, Somali. تەندروستی جیهانی دووپاتی دەکاتەوە بەرهەمهێنانی ڤاکسین دژی کۆڕۆنا زیاتر لە ساڵێک دەخایەنێت و تاکە ڕێگە خۆپارێزیە و ڕێنماییەکانیش بە تەواوی زمانەکان و لە نێویشیاندا بە زمانی کوردی بڵاو دەکەینەوە. تەنیا ئەمڕۆ نزیکەی 1000 کەس لە ئیتالیا بە کۆڕۆنا گیانیان لەدەستداوە و ژمارەی توشبووان گەیشتە 86,500 کەس. نوێترین دیمەنی شاری ووهان لە چین بڵاو دەبێتەوە ئەمەش لە دوای کردنەوەی چەند شوێنێکی بازرگانی و نزیکبوونەوەی هەڵگرتنی قەدەغەی هاتوچۆ. دوو کەسی دیکە لە هەرێمی کوردستان تووشی کۆڕۆنا بوون و بەمەش ژمارەی توشبووان لە هەرێمی کوردستان گەیشتە 115 کەس. وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان لە ڕاگەیەندراوێکدا ئاماژەی بەوە کردووە کە لە بەردەوامی پشکنینەکان و گەڕان بە دوای گومان لێکراوان دوو توشبووی دیکەی ڤایرەسی کۆڕۆنای نوێ واتە کۆڤید-19 دەستنیشان کرا کە یەکێکیان پیاوێکی تەمەن 34 ساڵیە و لە کەرەنتینی شاری هەولێر و ئەوی تریان پیاوێکی تەمەن 37 ساڵە لە شاری هەڵەبجە. پێشتریش وەزارەتی تەندروستی ڕایگەیاندبوو کە لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا 9 کەسی دیکە لە هەرێمی کوردستان تووشی ڤایرەسی کۆڕۆنا بوون و بەمەش ژمارەی توشبووان لە هەرێمی کوردستان گەیشتە 115 کەس. لە نێویاندا 2 مردن هەیە و 39 نەخۆش چاک بوونەتەوە و ئەوانی تری هەمووی لە ژێر چاودێری پزیشکیدان. لەلایەکی دیکەشەوە قایمقامیەتی قەزای چەمچەماڵ بڵاوی کردەوە ئەو دوو منداڵی لە ناحیەی تەکیە تووشی ڤایرەسی کۆڕۆنا ببوون ئێستا چاک بوونەتەوە و نەخۆشخانەیان بەجێهێشت. وەزارەتی تەندروستی داوایەکی جددی لەو هاوڵاتیانە دەکات کە لە 1 تاوەکو 4 لە ئەوروپا گەڕاونەتەوە بەپەلە سەردانی سەنتەرەکانی کۆڕۆنا بکەن. وەزارەتی تەندروستی لە ڕاگەیاندراوەکەیدا دەڵێت بۆ هەموو ئەو هاوڵاتیانەی لە ئەوروپا لە 1 هەتاوەکو 4 گەڕاونەتەوە بۆ بەرژەوەندی خۆتان و خانەوادە و هاوڵاتیانی کوردستان تکایە بەپەلە پەیوەندی بە ژمارە 122 یان سەردانی سەنتەرەکانی کۆڕۆنا لە ناو شار و قەزا و ناحیەکان بکەن بۆ ئەوەی پشکنینی تاقیگەییتان بۆ ئەنجام بدرێ. ڤایرەسی کۆڕۆنا بۆ دڵنیابوون لە هەبوون نەبوونی ڤایرەسەکە دڵنیاتان دەکەینەوە تەنها نمونەی پشکنین وەردەگرین واتە بە هیچ شێوەیەک ڕاتان ناگرین. ئەمە بۆ بەرژەوەندی خۆتانە هاوکاریتان خزمەتی مرۆڤایەتی و تەندروستی هەموو کۆمەڵگا دەکات. خۆشەویستان لەبەرەوەی ئەم ڤایرەسە وەکو هەمیشە ئاماژەمان پێکردو زۆر بوار دەگرێتەوە و زۆر بواری لە هاوڵاتیان شێواندووە. بۆیە ئەم شەو بە باشمانزانی پاش کەمێکی تر بە ڕێز پارێزگاری هەولێر ڕاستەوخۆ لەگەڵمان بێ بۆی وەڵامی چەند پرسیارێکی ئێمە و ئێوەش بداتەوە. بەڵام سەرەتا بابزانین داتاکانی جیهان کە بەردەوام بەداخەوە لە هەڵکشاندایە گەیشتۆتە چی. ژمارەی ئێستا لەسەر تاپای جیهان بە سەرەتای دروستبوونی پەتاکەوە تا ئێستا 9 ملیۆنی کەسی ڕەتداوە و ئێستا 576,311 کەس واتە نزیک دەبینەوە لە 600,000 کەس. تەنها لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو 65,666 کەس تووشی ئەم ڤایرەسە بوون. لە سەرەتاوە ئەوانی کە توش بوون تا ئێستا نزیکەی 130,000 کەس چاک بوونێتەوە. بەڵام بەداخەوە ژمارەی گیان لە دەستدان بەرز بۆتەوە گەیشتۆتە 26,413 کەس وەکو ئاماژەمان پێکرد تەنها لە ئیتالیا لە 24 کاتژمێری ڕابردوو 1000 کەس بەم ڤایرەسە گیانیان لە دەستداوە. ئامارەکانی هەرێمی کوردستان بە هەمان شێوە کە وەکو پێشتریش ئاماژەمان پێکرد ببورن ئەمە ژمارەی ئەو کەیسانەیە کە ئێستا هەیە لە جیهاندا نزیکەی 9 ملیۆن کەس
419,910 کەس ئێستا حالیان ئەو نەخۆشییان هەیە خۆشببختانە 95% بارودۆخیان جێگیرە تەنها 5% نەبێ کە بارودۆخیان جێگیر نییە و پێویستیان بە ئامێری هەناسەدان و چاودێری چڕ هەیە. وەکو وتمان ئامارەکانی هەرێمی کوردستان بە هەمان شێوە زیادی کردووە بەداخۆ ژمارەکە بۆتە 115 کەس تا ئێستا 39 کەس خۆشببختانە چاک بوونەتەوە و 2 کەس جانیان لەدەستداوە. ئەم ژمارەیە دابش دەکەین لەسەر ئەو نەخشەیە بە پێی شارەکانی هەرێمی کوردستان. پارێزگای هەولێر ژمارەکە گەیشتۆتە 38 کەس. ئەم ژمارە ئەم 38 پێش چەند ڕۆژێک لەناو ئەم ستۆدیۆیە ئاماژەمان بۆ کرد بوو تەنها 9 کەس بوو. کەواتە ئەمە دەبێت لای ئێمە مانایەکی زیاتر ببەخشێ جگە لەو ژمارەیە. دەبێت بزانین کە ئێستا ئەو ڤایرەسە بوونی هەیە لە ناو کۆمەلگادا بۆیە پێویستمان بە خۆپارێزی زیاترە دوایی دێنە سەری باسی دەکەین. تا ئێستا کەسیان چاک نەمونێتەوە لەو 38 کەسە بە فەرمی و کەسیشیان خۆشببختانە جانی لەدەست نەداوە. پارێزگای سلێمانی بە هەمان شێوە ژمارەکە گەیشتۆتە 68 کەس 39 کەس لەم پارێزگایە چاک بوونەتەوە 2 کەس بەداخەوە جانیان لەدەستداوە. پارێزگای دوهۆک ئەم ڕۆژمارەکەی بەرز بووە لە 2 کەسەوە بوو بە 7 کەس واتە 5 حاڵەتی نوێ لەوێ دەستنیشان کرا کە ئەمانە پێشتر سەردانی بەریتانیان کردبوو هەر لەبەر ئەم هۆکارەشەکە ئێستا وەزارەتی تەندروستی داوا لە هەموو ئەو هاوڵاتیانە دەکات کە لە 1 سێ هەتا 4 هاتوونەتەوە پەیوەندی بە 122 بکەن یان بڕۆنە سنتەری کۆڕۆنا چونکە ئەم 5 کەسە ماوەیەکی زیاتر لە 4 ڕۆژە گەڕاونەتەوە کوردستان و وەکو ئاماژەمان پێکرد لە وڵاتی لە بەریتانیاوە هاتوونەتەوە. ئەم 7 کەسە کەسیان ئێشتا چاک نەبوونەتەوە و کەسیش جانی لەدەست نەداوە بە هەمان شێوە بەداخۆ ئەمڕۆ حاڵەتێکی تر لە پارێزگای هەڵەبجە تۆمار کرا کە ئەمە ژمارەکەی بوو بە 2 حاڵەت کە ئێستا لە پارێزگای هەڵەبجە هەیەە. ئەگەر بین تەماشای ژمارەکەی عێراقکەین کە ئەویش بە شێوەیەکی مەترسی بەرز بۆتەوە گەیشتۆتە 458 کەس. خۆشەویستان بە هەمان شێوە پێتان دەڵین کە ئەم ژمارەیە کە پێش چەند ڕۆژێک لێرە ئاماژەمان پێکرد نیوە زۆر کەمتر بوو. بەڵام ئێستا لە عێراق پاش ئەوەی کە ڕێکارەکان وەکو پێویست لە پارێزگاکانی باشوور و ناوەڕاستی عێراق وەکو پێویست لەلایەن بەشێک لە هاوڵاتیانەوە یان لە خەمساردی هەندێک جار کە باز دەکرێت لە ڕاگەیاندنەکانە ئەم ژمارەی وا لێ کردو بەرز بۆتەوە. ژمارەی چاک بۆ لە عێراق 122 کەسە تا ئێستا 40 کەسیش جانیان لەدەستداوە. ئەمە نوێترین ئامار و داتاکان بوو دەربارەی ڤایرەسی کۆڕۆنا. بۆیە ئێمە ئۆکو ئاماژەمان پێکرد کە دەمانەوێت لە ڕۆکانی تریەوە جگە لە تەندروستی لەوەکو لە پلانی بەرنامەی کۆڤید-19دا هەیە کە ڕاستەوخۆ پارێزگارەکان بدوێنین. بۆ ئەم شەو بە خۆشحاڵیەوە میوانداریمان بەڕێز دکتۆر فرسەت سۆفی پارێزگاری هەولێر کردووە تاوەکو لێی بپرسین دکتۆر جان سەرەتا شەو باش و ماندوو نەبن دەمانەوێت پێمان بڵێ پارێزگای هەولێر لە ڕووی بڵاوبوونەوەی ئەو ڤایرەسە لە ڕووی شێوازەکانی کۆنتترۆلکردن تا ئێستا ئێمە لە گەیشتونێتە چ قۆناغێک لە پارێزگای هەولێر. بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاو بۆ جەنابت و بینەرانی بەڕێز و کوردستان 24 ئێمە لە پارێزگای هەولێر هەر لە زووەوە قۆناغەکانی خۆپارێزی بە شێوازێکی چڕوپڕ دەستمان پێکرد بە پێی ئەو بڕیارانەی کە لە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی ناوخۆ و وەزارەتی تەندروستی دەرچوون توانم بڵێم بە شێوەیەکی زۆر باش سەرکەوتوو بووین لە جێبەجێکردنی ئەو بڕیانانە و بەشێکیش لەو بڕیارانەی پەیوەندی بە ڕێخستنی بازاڕ و بە خۆپارێزی لە کۆڕانە هەبوو کە لەلایەن لیژنەی ئۆپەراسیۆنی پارێزگای هەولێر دەرچوون توانیمان بەباشی جێبەجێیان بکەین. ڕاستە ئێستا ئەم ڤایرۆسە لە پارێزگای هەولێر لە قۆناغێکی هەستیار و مەترسیداردایە بەڵام هێشتا ئەتوانم بڵێم حاڵەتەکان حاڵەتی مەحدودن و ئەتوانم بڵێم ئێمە هێشتا لە قۆناغێک داین ئەتوانین ئەگەر بەیەکەوە هاوکار بین و بەیەکەوە ڕێنماییەکان جێبەجێ بکەین ئەتوانین لەم شەڕە بە سەرکەوتووی دەربچین. بەڵام ئەگەر خوا نەخواستە بە پێچەوانەوە دەست لە خۆمان بەردەین و بەردەوام نەبین لەو پلانەی کە دامان ناوە بۆ خۆپارێزی ئێمە لە قۆناغێکی فعلەن مەترسیدار داین و بە دووری مەبینە
ئێمەش بە دەردی ئەو شوێنانە بڕۆین کە ئێستا لە خراپترین قۆناغدان کەواتە باشمان هێناوە سەرەتایەکی باشمان دەست پێ کردووە ئەگەر تۆ بەراوردی ئێرە بکەی لەگەڵ تورکیا لە هەولێر و لە سلێمانی حاڵەتی کۆرۆنا هەبوو لە تورکیا هیچ حاڵەتێک نەبوو بەڵام ئێستا حاڵەتی مردن لە تورکیا گەیشتە 92 کەس و حاڵەتی توشبوونێ زۆر ڕۆژانە زیاد دەکا معنەی وایە بەهۆی ئەو خۆ ئێمە درعمان نەبەستووە جیاواز بین لە شوێنەکانی تر خۆ ئێمە هیچ شتێکی ترمان نییە جگە لەو ئیدراعات و ڕێوشوێنانەی کە ئێمە و خەڵک بەیەکەوە گرتومانەتە بەر وای کردووە کە ئێستا تەنها دوو حاڵەتی مردن لە هەرێمی کوردستان هەبێ و حاڵەتەکانی توشبوونیش بە بەراورد لەگەڵ هەموو دنیا و لەگەڵ دەوروبەریش حاڵەتی زۆر سنووردارن کە تا ئێستا لە پارێزگای هەولێر بە ئەوەی ئەمڕۆژ 38 حاڵەتمان هەیە بۆیە ئەوەی کە ئێمە دەکرێ بیکەین ئەوەیە دەبێت بەردەوام بین لە خۆپارێزی و دەبێت بەردەوام بین لە ماڵەوەمانەوە من دەمەوێت یەک نمونەی بەراوردکاری بۆت بهێنم هەر لە هەولێر کەسێک لە شاوێز توش بوو بەڵام لەبەرەوەی ئەو کەسە تاڕادێکی باش پابند ببوو بە با بڵێن منعی تەجەول قەدەغی هاتچۆ زۆر شوێن نەگەڕا بوو تا ئێستا ئەو فحوساتانەی کراوە هیچ کەسی توش نەکردووە تا ئێستا تەنها خۆی توش بووە بەڵام کەسێکی ترمان هەیە لەبەرەوەی زۆر گەڕاوە سەردانی زۆر شوێنی کردووە بەخۆیەوە 15 کەسی توش کردووە کەواتە کاک دکتۆر ئەم پەیامەی بەڕێزت بۆ ئەوەیە کە بڵێ تەنانەت کە وەکو باز دەکرێت چ لە ڕووی کۆمەڵایەتی چ لە ڕووی پزیشکی توشبوون بەم نەخۆشیە هیچ عیب و شوورەیەکی تێدا نیە و ئەگەری ئەوە هەیە هەموو کەس تووشی ئەم حاڵەتە بێت کە ئەگەر هات و پابند نەبێ یان لەوانەیە بە شێوەیەک لە شێوەکان تووشی بێ مەبەستی من لەوەیە هەڵسەنگاندنی بەڕێزت بۆ جێبەجێکردنی ئەم ڕێنماییانە لە هاوڵاتیانی پارێزگای هەولێر چۆن بوو هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی ڕێژە زۆرەکەیان لە کامیان نەبوون لەوەیان بوو کە دانە نیشتۆیان لەوەیان بوو کە تەنانەت کە تووشیش بووە و خەڵکێکی زۆری توش نەکردووە خۆشببختانە ڕێژەی زۆرەکەی لەوەیە کە پابندە و توانم بڵێم لە سەروی 80% لە سنووری پارێزگای هەولێر پابندە و بڕیاری قەدەغەکردنی هاتوچۆ بە ڕێژەیەکی ئەجگار زۆر سەرکەوتوو بووە و ئەو بڕیارانەی داومانە لە داخستنی شوێنەکان لە ڕێکارەکان زۆر سەرکەوتوو بووین بەڵام جەنابتان دەزانن تەبیعەتی ئەم نەخۆشی و ئەم ڤایرۆسەوایە ئەگەر تەنها 1% پابند نەبێ 1% لە 99%ەکەی تری شتێک دەدات یعنی یاریەکە سفر دەکاتەوە ئێمە ئێستا پێشەکەوین حەسریەکەین دەڕۆینە قۆناغی پێش کە یەک حاڵەت تووشە بێت بە تایبەتی ئەوانەی لە کەرنتین نین ئەوانەی لە دەرەوەی کەرنتینن یەکسەر 14 ڕۆژ ئێمە جارێکی تر دەگەڕێینەوە دواوە ینی کاتێک کە کەسێک لە ناو کەرنتین تووشە بێت ینی حاڵەتێکی زۆر ئاساییە و لە ئێران گەڕاوەتەوە لە ئەڵمانیا گەڕاوەتەوە لە سوید گەڕاوەتەوە لە بەریتانیا گەڕاوە کێشە نییە ینی زۆر کێشەمان بۆ دروست ناکات کۆ لە شوێنێکە و کەسی توش نەکردووە و معالەجە ئەکرێ و ئەمانە بەڵام ئەوانەی لە دەرەوە تووشە بن و دانەنیشتون لە ماڵی خۆیان و زۆر گەڕاون ئەمە زۆر کێشەی گەورە بۆ ئێمە دروست دەکات بۆیە هەڵسەنگاندنی من تەقیمی من بۆ بڕیاری قەدەغەکردنی هاتووە بۆ ئەو بڕیارانەی تری کە داومانە تەقیمێکی ئیجابیە سوپاسی خەڵکەکەین سوپاسی خۆڕاگری خەڵکەکەم دەزانم ئەو خەڵکە زۆر ماندوو بووە دەزانم ئەو خەڵکە زۆر هیلاکمان کرد بە تایبەتی ئەوانەی ئیش و کار و کاسبی ڕۆژانەیان لە دەستداوە ئەوانەی کرێکار بوون ئەوانەی شاگرد بوون ئەوانەی ئیشیان هەبوو ئەوانەی بەهۆی ئەو بڕیارانە لە ماڵەوەمانەتەوە و سەرچاوی داهاتیان نەماوە من هەست بە ئێش و ئازار و ژانی ئەوانەکەم چکە ڕۆژانە بە سەدان تەلەفۆن وەڵامەدەمەوە لەگەڵیانم بەڵام بەڕاستی بربین بەراوردی ئێرە و بەریتانیاش بکەین بەریتانیا سەرەتا بەڕەڵای کرد گوتی با خەڵک مقاومە پەیدا بکات و نەخۆشیەکە دەبێت لە هەموو کەس بیگرێ بۆ ئەوەی تێیپەڕێنین بەڵام کە بینیان خطوورەتەکەی چەندە ئێستا گەڕانەوە سەر و ئیجرعاتانەی کە پێشوەختە ئێمە کردمان و ئێستا قەدەغەکردنی هاتوویان ڕاگەیاندە تا گەیشتە ئەوەی ڕئیس وزەرای بەریتانیا بگرێت تەنها ئەمڕۆ حاڵەتەکانی مردن پێم وایە لە 24 سعات لە ئیتالیا گەیشتۆتە زیاتر لە 1000 کەس معنەوە نەخۆشە خەتەرە معنەوە مەترسیدارە و ئەو نەخۆشیش ئەوە نیە تۆ شەڕی بکەیت دەبێت ئیلا ئەو ئیجرعاتانە جێبەجێ بکەیت بۆیە ئەگەر ئیلتیزام نەکەین
ئێمە وەکو بەریتانیاش وەکو ئەیتاڵیاش نابین زۆر خێرابترە بین لەبەرەوەی ئەوان لەوانەیە بە هەزاران و بەدەیان هەزار جیهازی تەنەفوسی سناعی و ڤێنتیلێتەریان هەبێ و خەستەخانەی پێشکەوتیان هەبێ ئێمە ئەوانەشمان نییە ئێمە لەوانەیە لە پارێزگای هەولێر لە 2000 نەخۆش زیاترمان هەبێ پەکمانەکەوێ و نە تیمی تەندروستیمان بەشی ئەوە ئەکە نە نەخۆشخانەمان بەشی ئەوە ئەکە نە تیمی نە ئەجیزە طبیمان بەشی ئەوە ئەکە نە قودرەت و ئیمکانیاتی مالیمان بەشی ئەوە ئەکە بۆی دەبێت ڕازگۆ و ڕاشکاو بین لەگەڵ یەکتر من زۆر سوپاسی هەموو خەڵکەکەم کە بەڕاستی تا ئێرە زۆر هاوکار بووینە بەڵام نابێ سەبر و تەحمولیان کۆتایی پێبێ بڵێن ئیتر لەمە و دۆچکە دەنگی زۆر هەیە ئیش لەسەر ئەوە کە ئیتر تەواو ئیتر کۆتاییت نەخێر کۆتایی نهاتووە یەک حاڵەت دەبیتە دەمیست ئەو پرسیارە بکەم بەڕێز پارێزگاری هەولێر کە وەکو خۆت ئاماژت پێکرد هەندێک هاوڵاتی خۆشەویست هەیە لەم شارە و لە هەرێمی کوردستانیش بەگشتی وەکو ئاماژت پێکرد داهاتیکەی ڕۆژانە بووە کە بەپێ ئەو کارەی کە کردوێتی و سوپاس بۆ ئێوەش کە هیچ نەبێ دەتوانن گوێیان لێ بگرن لە ڕێگەی تەلەفۆنکردن و پەیوەندیکردنەوە پرسیارەکەی من لەوەیە بیرتان لەوە کردوێتەوە کە ئەگەر قەدەغەی هاتوچۆ درێژیش کرایەوە ڕێگە چارەیەک بدۆزرێتەوە بۆی ئەو هاوڵاتی خۆشەویستانە سەرڕای ئەوەی کە پاڵپشتی ڕێنماییەکان و ئەو ڕێکارانەی ئێوە داواتان لێ کردویانە تۆزێک باری داراییان سوک بکرێ ئایا هیچ میکانیزمێک دۆزراوەتەوە بۆ سەرژمێریکردنیان یان بە شێوەیەک بێ کە بتوانین هاوکاریەکانیان پێ بگات؟ ئێمە لە بیدایەتەوە کە قەدەغەی هاتچۆ ڕاگەیەندرا مشوری ئەو بابەتەمان خوارد و ئێمە بە تەنسیق لەگەڵ دەستگای خێرخوازی بارزانی و مانجی سووری ملقی هەولێر و هەروەها لەگەڵ کۆمەڵێکی زۆر لە خێرخوازان کە بە دەیان هەزار سەبەتەی خۆراکیان حازر کرد و دوو حاڵەتمان کرد یەکەکیان چەند هێڵێکی گەرممان کردەوە تقریبان ئێستا بووینە 5 هێڵی تەلەفۆنی وەکۆی سەرەتا 756 بوو ئێستا 204 شاتۆتە سەر سێچار هێڵی تریشن من ڕقەبەکانم لەبەر نییە بڵاو کراونەتەوە ڕۆژانە بە سەدان هاوڵاتی پەیوەندیەکە و یەکسەر بە سیارەی تایبەت سەبەتەی غیزایی دەگاتە ماڵەکانیان پێم وایە تا ئێستا تەنها بە هێڵی گەرم زیاتر لە 5,000 سەبەتەی غیزایی لۆ ماڵەکان نێردراوە جگە لەوەی کۆمپانیای کار 50,000 سەبەتەی غیزایی حازر کردووە و گەڕک ئەوانەی فەقیرن ئێمە بۆیان دەستنیشانەکەن و ئەوانی شەچین دابەشەکەن و ئێستا دەستگای تریش و ئێستا سەرمایەداری تریش بە نیازە 10,000 تر حازر بکەن ئەمە سەبەتە غیزاییانە کە بەشی 20 ڕۆژ 15 ڕۆژ خواردنی متەنەوەعی تێدایە بۆ ماڵێکی باش دەشێت ئەمەمان کردووە و بەردەوامی شەبین و چڕ و پڕتریشی دەکەین بەڵام لێرەوە ڕادەگەێنم هیچ کەسێک لە پارێزگای هەولێر بۆی نییە بەبێ موافقەی پارێزگا و بەبێ ڕەچاوکردنی شروتی تەندروستی و بەبێ بەشداری تیمی تەندروستی لە خۆیەوە بچیت لە دەرگای ماڵان بدات و کۆمەک و هاوکاری دابشکات چکە ئێمە بۆیە مەنع تەجەوولمان کردووە ئەم نەخۆشیە بڵاو نەبێتەوە ئەگینا کەس لەوانەیە قبولیش نەکە سەبەتەی غیزایی بۆ بەی ئەگەر لێگەڕابینە ئیش و کاری خۆی کردبا و کرێکاری خۆی و کاسیبی خۆی لە دەست نەدابایە بۆیە پێویست ناکە کەس لە خۆیەوە بچێ دەبێت بە پلانێکی تۆکمە بێ بۆ ئەوەی ئەم نەخۆشیە بڵاو نەبێتەوە بۆ ئەوەی هەمویان دەستکێش و ماسکیان هەبێ و بەریەکەوتن ڕوونەدات ئێمە پلانێکی زۆر باشمانداناوە تکایە کەس لێمان تێک نەدا ئەوەی دەیەوێ ئەم کارە بکات دەبێت بە تەنسیق لەگەڵ ئێمە بێ و دەکرێت خۆشی نوێنەری خۆی ئەو دەستگایە ئەو خێرخوازە ئەو سەرمایەدارە بێت ماڵ بە ماڵ لەگەڵ تیمەکە بگەڕێت و کۆمەکەکان دابش بکرێ ئەمە و ئێمە ئەوە دوورە لە یعلام دوورە لە کامێرا و قبولیشی ناکەین کەسێک وێنەشی بگیرێت ئەمە تەنها کارێکە واجبی ئێمەیە ئەرچی ئێمەیە کە بەهۆی ئەو بڕیارانەی ئێمە کەسێک کار و کاسبی لە دەستداوە واجبیشمانە ئەوەی لە تواناماندابێ بیکەین بۆ ئەوەی ئەو خەڵکە بژێندرێ و هەروە بڕیاریش درراوە ئیشاڵە لە ئەو هەفتەیە کە بێت بەیانی لە یەکشەمەوە لەگەڵ قسەمان کردووە لەگەڵ وەزارەتی بازرگانی لەگەڵ دابشکردنی خۆراک ئینشاڵڵا دابشکردنی خۆراک کۆی پێڵێن بایعی دەست پێ دەکات لە شەکر و برنج و زەیت و ئەمانە
ئەمەش هەنگاوێکی ترەبێ بۆی خەڵک بەتایبەتیوانی کەم دەرامەت و هەژارن خواردنیان لێ نەبڕێ و هەروە ئێمە بەیانێکی ڕسمیشمان و نامەیەکی ڕسمیشمان داوەتە وەزارەتی ناوخۆ و داوتمانێتە لە ڕێی ئەوانیشەوە بۆ سەرۆکایەتی حکوومەت و ئەنجومەنی وەزیران بۆ ئەوەی بڕیارێک دەربچێت بۆ معالەجەکردنی کرێی خانووی خەڵکو و کرێی بازرگانی و دوکان و ئەوانش و ئینشاڵڵا ئیشی جدی لەسەرەوەشەکەینەوەش بۆ ئەو یارمەتی خەڵک بدرێت لەم قۆناغا و من لێرەوە سوپاسی خەڵکی خێرخواز و خەڵکی سەرمایەدار و کۆمپانیاکان و دەستگاکانی خێرخوازی سنووری پارێزگای هەولێرەکەم بەڕاستی مردن بەڕاستی سەلماندیان ئەمانە مرۆڤی گەورن و بەڕاستی ئێمە پێڕاناگەین خەڵک وەربگرین لەوەی کە دەیەوێت کاری خێرخوازی و کاری چاکە بکات بەشدار بێت لە کۆمەکردن بۆیە من بەڕاستی سوپاسیانەکەم دەستی ئەوان و دەستی ئەوەش خۆش بێ بەڕێز دکتۆر فرسەت من پرسیارێک هەیە پێشەوەی بینە بەرنامەکەەوە بەشێک لە هاوڕێیان لەوانی کە بەهۆی کارەکەمان و یەکتری دەبینین باسییان لەوە کرد کە ئەو بڕە خواردنەی کە مەسەلەن پێشترێت چوونە بۆ ماڵی خۆیان بکڕن ئێستا هەست دەکەن لە هەندێک شوێن نرخەکەی لەوانەیە خرابێتە سەر یان گران کرابێ ئێوە چۆن کۆنتترۆلی بازار دەتوانم بکەن چکە بەڕاستی ئەمە یەکێکە لەو کێشانەی تریش کە هاوڵاتیان هەمیشە باسی لێوە دەکەن خوانە خواستنەوەکو کەسێک هەبێ ئیستیغلالی ئەم بارودۆخە بکە بۆ ئەوەی کە پارەیەکی زیاتر پەیدا بکە. ئێمە بە زۆر بەدووریایی و زۆر بەجددی چاودێری یەکەیەکەی شوێنەکانەکەین لە مارکێتەکان لە حتا لە فڕنەکان لەو شوێنانەی کە سەوزە و میوە ئەوانەی کە شت کراینەوە شتیان لێ ئەفرۆشرێت هەر بۆی وایە لە 2 ڕۆژی ڕابردوو زیاتر لە 20 شوێن داخران لەوانەیە شتێکی کەم بەهۆی زیادبوونی نرخی کرێ و بەهۆی سەختبوونی هاتن و ئەمانە شتێک کەم زیاد بوو بێ چاوپۆشی لێ بکرێت بەڵام کاتێک کە دەبینین بە خەیاڵی نرخی شتەکان زیادە بێ ئێمە ئیجراتەکەین و ئەو شوێنانە دادەخەین و ئێمە هەربەیانی سعات 2 کۆبوونەوەیەکمانداناوە لەگەڵ کۆمەڵێک خەڵکی مختص و خەبیر چۆن وا بکەین بازار لە سنووری پارێزگای هەولێر چۆڵ نەبێ و کەلوپەلی پێویست دەستکەوێ و چۆن وا بکەین هەولێر هەمیشە وەکو مرکزێکی بازرگانی بووە وەکو ئەو مرکزە بازرگانیە بمێنێتەوە و چۆن کاڵاو کەلوپە لە زەروریەکان داخلی هەولێر ببن بەبێ ئەوەی تەسیریان لەسەر لایەنی تەندروستی هەبێ و ئێمە ئیستعانە ئەەکەین بە خەڵکی خەبیر و خەڵکی شارەزا و هەر کەسێکی بیرۆکە و فکرەی هەیە ئێمە دەرگامان کراوێ بۆ یارمەتیمان بدا ئێمە تیمێکین ڕۆژانە وەکو ژووری ئۆپەراسیۆنی پارێزگای هەولێر کۆ دەبینەوە بەڵام پێویستمان بەوەی خەڵکیش دەعممان بکات بە فکرەکانی بە تێڕواینەکانی و من خۆم چوم لەگەڵ ژووری بازرگانی هەولێر دانیشتم و لەوێوە لەگەڵ بانقەکان قسەمان هەیە لەگەڵ سەراف و حواالەی پارە قسەمان هەیە چۆن جوڵەی بازرگانی نەوەستێ و لەگەڵ خەڵکی کاسبکار و ئەوانە قسەمان هەیە و حتا خەمی ئەوەمانە لە کشت و کاڵ و گەنمچاندن و مەسلەی باغ و باغداری و ئەمانە چۆن نەوەستێ و ئەم وەرزی داهاتوو کە ئەم بەرهەم و بەروبوومی کشت و کاڵیمان نەفەوتێ چۆن ئەم شوێنانە بکەینەوە ئەو دوکان و ئەو بازارانە بکەینەوە کە بنەتۆی لەیە کە سەمادی لەیە کە ئەمانەی لێە و بڕیارماندا بانقەکان بکەینەوە بە شێوازە کە ئیعلانمان کرد لە هەفتەی 2 ڕۆژ و بە پێڕێکاری تەندروستی و بۆ هەریەکیان 5 کەس و 1 سیارە بڕیارماندا ئەو حواالانەی مەکتەبی سەرافەی دەرەوەی بازنەی شێمەتری بکەینەوە تەنانەت ئەوانەی ناو دۆلار فرۆشانیش بۆیان هەیە بچن لەوێ لە دەرەوە شوێنێک بخۆیان بگرن بەڵام ئەویش بە 1 سیارە و بە 1 نەفەر لە هەفتەی 2 ڕۆژ هەموو ئەمە بۆ چییە و حتا بۆ خەڵکی کاسبکار بۆ خەڵکی فەلاح پلانمان هەیە کە ئەوانیش بتوانن لە داهاتوو لە چەند ڕۆژی داهاتوو یارمەتیان بدەین بچنە ناو باغ و باغاتی خۆیان بچنە ناو زەویەکانی خۆیان بیچێڵن تۆی بکەن هەموو ئەمانەمان بۆ ئەوەیە کە ڕاستە ئێمە لە قەیرانێکین بەڵام هەندێک هەنگاویش دەهاوین بۆی شانبەشانی ئەو هەنگاوانەی قەدەغەکردن و پەخۆپارێزی لە کۆرۆنا ژیان و گوزەران و بازاریش هەڵاوسانی زۆر بەخۆیەوە نەبینی کەرستە و بەروبوومەکان لە بازار نەبردرێن و چۆن وا بکەین زۆرترین ئاسانکاری بکەین لە دەواازەکان شت داخل بێ بەڵام لەگەڵ ئەوەش مەسلەی تەندروستی و مەسلەی خۆپارێزیش ڕەچاو بکەین ئەمانە قورسن ئەمانە لەگەڵ یەکتر متەناقزن زۆر جار بەڵام ناچارین و دەیکەین ئەوەش بەڕاستی کە ئەرچی لێبڕاوانەی ئێمەیە شەو ڕۆژ لە کارداین بە یارمەتی هەموو تیمەکان من لێرەوە دەمەوێ ئەگەر ڕخسەتم بدەی سوپاسێکی زۆر تایبەتی جەنابی سەرۆکی حکوومەت بکەم کە بەڕاستی ڕۆژانە لەگەڵمانە
و تەنانەت شوێنێک دەبینێت قەڵەباڵغا وێنەیەکی بۆ دەچێت بۆ مادەنێری بگەنە ئەم شوێنە قەڵەباڵغا بڵا حەزەیەکی لەسەر بازار خۆی متابعی ورد دەکا. زۆر سوپاسی جەنابی وەزیری ناوخۆ، جەنابی وەزیری تەندروستی و وەزارەتی تەندروستی و تیمی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی و تیمی 122 کە زۆر هیلاکن خۆم چوم سەردانم کردن و تیمی پشکنینی تاقیگەیی کە زۆر هیلاکن و ئاگاداریانم و هەموو ئەو تیمانەی تر کەم چاودێری فندق و هۆتێلەکانی کەرەنتین دەکەن ڕۆژانە زۆر هیلاکن و من بەڕاستی زۆر سوپاسی ئاسایش، پۆلیسی هاتوچۆ، زێڕەڤانی، پێشمەرگە، هەموو و هەروەها زۆر سوپاسی بەرگری شارستانی و هەروەها تیمەکانی ترکە لە وەزارەتی ناوخۆ لەگەڵمانن ئێستا وەکو جنسیە و پاسپۆرت و ئیقامە و کارەبا، پۆلیسی کارەبا و هەموو ئەو تیمانەی تر بمبورن ئەگەر ناوەکانیانم لەبیر چووە، هەموو ئەوانە ئێستا لەگەڵ ئێمە وەکو تیم لە پارێزگاریکردن و قەدەغکردنی هاتوچۆ لە کۆڵان و جادەکانی هەولێر بڵاو بوونەتەوە کارتی زانیاری هەموو ئەمانە و هەروەها زۆر سوپاس بۆ تیمەکانی شارەوانی کە بۆی ڕای ئەو وەزعەیە ئێستا ئەوان خەریکی قیرتاوکردنی جادەکان چکە جادەکان چۆلن و هەروەها تیمەکانی کارەبا، تیمەکانی کشت و کاڵی، یعنی هەمویان زۆر هیلاکن لە پارێزگای هەولێر. ئێمە ئێستا وەکو یەک تیمین، تەواوکەری یەکترین و هەمویان ئەگەر هاوکار نەبان ئێمە نەمانەتوانی ئەم وەزعەوە ئەم قەدەغکردنی هاتووێ بەم شێوەیە سەر بکەوین. بەڵام لەگەڵ لە هەموو ئەمانە لەلایەک لە هەمویان زیاتر ئێمە سوپاسگوزاری خەڵکین، سوپاسگوزاری تەحملی خەڵکین، سوپاسگوزاری خۆڕاگری خەڵکین و من لە هەموو کە زیاتر ئێستا کە لە جەبهەی پێشەوەین لەگەڵ خەڵک دەزانین معاناتی خەڵک و ئازاری خەڵک چەندە زۆرە و من زۆر ڕۆژ هەیە کە گوێ لە معاناتی خەڵکە گرم، گوێ لە تەلەفۆنەکانیانە گرم، باوەڕ بکە جەرگم ژانەکات. بەڵام بینە بەرچاوی خۆت ئەگەر ئەو قەدەغکردنی هاتووێ هەڵگرین بەرامبەرەکەی ئەو اختیارەی تر، ئەو بژاردەی تر چییە؟ ئەو بژاردەی تر کارەساتە بە معنای کەلیمە. ئەو کاتی دەبێ بە چاوی خۆمان سیرکەین، ببینین کە کەسە ئازیزەکانمان، مناڵەکانمان، خۆشەویستەکانمان بەرچاوی خۆمانە بینین و لە دەستیان دەدەین و هیچیشمان لە دەست نایە. چکە نە دەرزیەکەیە تۆ بتوانی بڵێەوە عیلاجە، نە چارەسەرێکی وا هەیە بتوانی بڵێ چارەسەریەکە، تەنها دەبێ بە کەساسی سەیری بکەین و لە بەرچاوی ئێمە بمرێت و هەڵبوەرێ. بۆی نەگەینە ئەم ڕۆژە، بۆی بتوانین ئینشاءڵڵا کاتیە و ڤایرۆسێکی وەرزیە و تێپەڕێت و کۆتایی پێدێ، بۆی بتوانین سەرکەوین، بۆی بتوانین نمونەیەکی جوان پێشکەشکەین. تەنها داوای تۆزێکی تر سەبر و خۆڕاگری و تحمل لە خەڵک دەکەم، تەنها داوای ئەوە ئەەکەم کە خەڵکی پارێزگای هەولێر هەروەکو چۆن تا ئێرە لەگەڵ ئێمەیان هینە، ئێمە یەک تیم بووین، یەک فەریق بووین، دەستمان لە ناو دەستی یەکتر کرد، هەردوو لامان یەکترمان تەشجیع کرد. خۆ ئەگەر پشتیوانی و تەشجیعی ڕۆژانی خەڵکیش نەبی بۆ ئێمەش بەو گەرم و گڕیە و بەو هەست و بەو حەماسە ناتوانین خزمەتیان کەین. بۆ هیوادارم هەمە ئەوان بەردەوام بن لە پشتیوانی ئێمەش بەڵێنیان پێ ئەدەین. بە گیانی خۆمان، بە ڕوحی خۆمان ڕۆژ تا ئێوارە شەون و خونی دەکەین لە پێناوی ئەوەی بتوانین سەر بکەوین، بتوانین بیان پارێزین. و من بەس بینە ئەو بارانە زۆرەی کە هات هەموو ئەو تیمانەی ئێمە لە پۆلیس، لە زێڕەڤانی، لە ئاسایش، لە پۆلیسی هاتووە لەسەر ئەم زادانە بوون، هەموو ئەو بارانە لێدان. خۆوانیش حەزیانە کرد لە ماڵەکانی خۆیان بە گەرم و ڕوونی دانیشن. بەڵام بۆچی بوو؟ بۆ ئەوەی بوو سەر بکەوین، بۆ ئەوەی بوو سەلامەت بین، بۆ ئەوەی بوو دەربچین، بەردەوامیشە بین. بەڵام وەکو باسم کرد دەبێ یەک فەریق بین، دەبێت سەبر و تەحملمان هەبێ، دەبێ نەکەوینە دوای هەندێک با بڵێن پرۆپاگەندە و ئیدعایە کە هیچ لە گۆڕێنە کە ئەمە دروست کراوە. نەخێر ئەمە دروست کراو نییە، ئەمە ڕاستەقینەیە، خۆزگا دروست کراو باە، ئەمە ڕاستەقینەیە، خەتەرێکی گەورەیە و من ڕای دەگەێنم ئێمە لە مەرحەلەیەکی هەستیارداین. خۆ ئەگەر توشبەکان تەنها ئیناو کەرنتین بان ئێستا من بەو زمانە قسەم نەدەکرد، بەڵام توشببوومان هەیە هێشتا سەرچاوەکەی نازانین لەکوێ وەریگرتووە، معنای وایە خەتەر هەیە، معنای وایە هێشتا خەڵکی تر هێشتا نەماندۆزیوەتەوە. بۆیە ئەگەر لە ماڵدانە نیشین ئەوەی هێشتا نەماندۆزیتەوە بە سەدان تووشەکات. زۆر باش ئەوم بۆ بێگوماندنی کەس نییە، ئەوە قەنەعەتی دڵی منە، یعنی ئەوە ڕاستیەکە بەڕاستی دەمەوێت بە خەڵک بڵێم. بێگومان دەستخۆشیتان لێ دەکەین هەر بۆ پشتگیری لە وتەکانی بەڕێزیشت کە لێرە و لەوێ لە سوۆسیال میدیاش دەبینین
منداڵی ئەوانی کە ئێستا لەسەر جادەکانن، منداڵی ئەوانی کە وەکو کەسانی وەکو بەڕێزت لە کارەکەی، منداڵی پزیشکەکان، منداڵی کارمەندانی تەندروستی، ئەوانیش داوا لەو هاوڵاتیان دەکەن کە پابەندی ماڵەوەیان بن بۆی ئەوانیش بابوو برا و خوشک و کەسەکانیان بگەڕێنەوە ماڵەوە پێکەوە بن. دکتۆر جان پێش ئەوەی کۆتایی بە قسەکان بێنین لەگەڵ جەنابتە، کۆمەڵێک پرسیارت لە سوشیال میدیای کوردستان 24ەوە بۆ هاتووە. زۆربەی زۆری ماشەڵا پرسیارێکی زۆرە، بەڵام ئێمە چەندانەیەکمان لێ بژار کردووە. یەک لەوانە باوکی لیا دەڵێ وێڕای قەدەغەی هاتوچۆ بەڵام ئاماری توشبووان ڕوو لە زیادبوونە. ئایا قەدەغەی هاتوچۆ هیچ سوودێکی هەبووە؟ بە پێچەوانەوە بەو بەڕێزە و بە هەموو ئەو خەڵکە شەڵێم کە ئێستا ئێمە ئەبینن، ئەگەر قەدەغەی هاتوچۆ نەبوایە ئێستا ئێمە لە قۆناغێکی کارەسات باردا دەبووین. وەکو باسم کرد بینە بەرچاوی خۆت، هەندێک حاڵەتمان هەبوو ئەگەر لە ماڵی خۆیان دانەنیشتبان چ کارەساتێکی گەورە ڕووی دەدا. بۆیە ئەوەی ئێستا دەستمان هێناوە لە ئەنجامی قەدەغەی هاتوچۆ بۆ حاڵەتەکان زۆر زیادیان نەکردووە. تۆ بینە بەرچاوی خۆت، ئێستا 9 ملیۆن کەس لە دنیا تووشی ئەم ڤایرۆسە بووە، 9 ملیۆن کەس. بەڵام پارێزگای هەولێر و هەموو کوردستان پێم وایە هەشتە چەندە 115 کەسە. یعنی ئەمە ژمارەیەکی زۆر نییە، ئەمە ژمارەیەکی زۆر نییە. و هەر بۆ ئاگاداریشت ئێمە لە سنووری پارێزگای هەولێر 2546 کەسمان کەرەنتین کردووە کە بە هەموو پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکانی تر نیوەی کەمتر لە نیوەی پارێزگای هەولێر کەرەنتینی تێدا بووە. و لە کۆی نزیکەی 3000 پشکنین کە بۆ خەڵک کراوە، ئێمە تا ئەمڕۆ 38 حاڵەتی توشببوومان هەبووە. و ئێستا بەردەوامیشین لەوەی کە عینە وەرەگرین، مەسەلەن فحوساتی عینە وەرەگرین، لە فڕنەکان هەندێک وەرەگرین، لە دەواازەکان وەرەگرین، لەو سنوورانە وەرەگرین کە نزیک ئێرانن، لەوانە وەرەگرین کە زیاتر لە ئەلوەن لە شوێنن، وەرەگرین لە خاڵەکانی پشکنن بۆی بزانین ئایا ئەم نەخۆشیە تا چەند چووەتە ناو کۆمەڵگا. بەڕاستی ئێمە بەردەوام دەبین لەوەی بتوانین سەلامەتی خەڵک پارێزین، بەڵام قەدەغکردنی هاتوچۆ یەک دنیا سوودی هەبووە. ئەگینا لەوانەیە بەس حاڵەتەکانی هەولێر بەبێ قەدەغەی هاتوچۆ ئێستا بگەیشت بووایە 5000 و 6000 و ئەو کاتی چمان کردبایە. بۆیە هیوادارم خەڵک بزانی دەستکەوتی قەدەغەی هاتوچۆ، دەستکەوتی بڕیارەکانی حکوومەت وای کردووە ئێمە جیاواز بین لە شوێنەکان. دەستخۆش بێ. محەممەد گەردی وابزانام پرسیارێکی کردووە کە پێشتریش قسەمان لەسەری کرد لەگەڵ بەڕێستا، دەڵێ خەڵکانێکی زۆر زیانی مادی بەرکەوتووە، ئایا قەرەبوو دەکرێنەوە یان پلانی حکوومەت بۆ ئەوانە چییە؟ ئەگەر شتێکی ئیزافەت هەبێت لەسەر ئەوەی بەڕێزت ئاماژەت پێدا؟ من ئەوە دەزانم جەنابی سەرۆکی حکوومەت خۆشی حتا لە مەسەلەی ژیان و بژێوی خەڵک و خۆراک و هەموو ئەمانە خۆی بە مباشڕی لەسەر خەتە و ئێمەش لەسەر خەتە بین و ئەو هەنگاوانەی باسم کرد ناومانە و بەردەوامی شەبین و ئەوەی پێشمان بکرێ بۆ خەڵکی خۆمان دەکەین. خۆشبەختانەش لە چەند ڕۆژی داهاتوو موچەخۆرانی هەموو وەزارەتەکان دابەشەکرێت و ئینشاءڵڵا ئەمە کاتێک کە سڕی هەر وەزارەتێک دێت لەگەڵ پشخاڵەکانی پشکنین قسە ئەەکەین بۆ ئەوەی هەڵگری بەڵگەیەکە کە لەو وەزارەتەیە یارمەتی بدرێت موچەی خۆی وەربگرێت، بەڵام ئەویشیان دەبێت خەڵک یارمەتیمان بدا بۆ ئەوەی لە بەرامبەر وەرگرتنی موچە خوانە خواستە کارەسات بەسەرمان نێ و وەزعی صحیمان تێک نەچێ، بەڵام بە هەموو نرخەک ئەو موچە ئینشاڵڵا دابەشەکرێ و ئەویشێکە کە لەو هەنگاوە ئیجابیانەی کە بەشێک لە ئازاری خەڵک کەم دەکاتەوە و ئینشاءڵڵا بە شێوازی تریش بەردەوامە بین بۆ ئەوەی بتوانین معانات و ئێش و ئازاری خەڵکی کەم دەرامەت و هەژار لە ئەستۆ بگرین و لەگەڵیانە بین. بەڵێ. ڕەمەزان ئیبراهیم دەڵێ پزیشکان و کارمەندانی تەندروستی هەیە داوامیان لە دەرەوەی پارێزگای هەولێرە، ڕێگەی هاتوچۆیان پێدەدرێت یان نا؟ ئێمە لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر ئیتفاقێکمان کردووە ئەوانە کە لە دەرەوەی پارێزگای هەولێرن بگەڕێنەوە و بە کۆمەڵێک ڕێکاری تەندروستی و دەوامی خۆیان بکەن، بەڵام مەسلەی هاتوچۆی ڕۆژانە و ئەوانە لەوانەیە سەخت بێ، لەوانەیە پێویستمان بە میکانیزمی تر هەبێت. لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی ئیتفاقمان لەسەر کردووە و ئەویش لەگەڵ برا دکتۆرەکان قسەیان کردووە و پێڕازی بوونە بەو میکانیزم. دکتۆر گیان پرسیارەکان زۆرن، بەڵام ئەوانەی کە لێمان هەڵبژارد هەر ئەوانە بوو، بەڵام پرسیار دەربارەی نرخی مۆلیدەکان دەکرێت و پرسیارێکیش دەربارەی ئەوە دەکرێت ئایا قەدەغەی هاتوچۆ بەڕای بەڕێستان درێژتر دەکرێتەوە یان نا؟ ئێمە ئێستا لەگەڵ وەزارەتی ناوخۆ و جەنابی وەزیری ناوخۆ و لایەنە پەیوەنددارەکان و وەزارەتی تەندروستی لەسەر خەتین بۆ دیراستەتکردن و هەڵسەنگاندنی ئەوەی ئاخۆ چی بکەین دوای
1/4 و ئەمەش دەوەستێتە سەر ئەو حاڵەتانەی کە توش دەبن لەو چەند ڕۆژەی داهات و چ جۆرە حاڵەتەکەن هی کەرەنتینن هی دەرەوەی کەرەنتینن هەموو ئەمانە دیراسە دەکرێن و دەگەینە بڕیارێک بۆیە من لێرە ناتوانم جارێ هیچ قەرارێکی پێشوەختە ڕابگەێنم بەڵام ئەوەندە دەڵێم مەسلحەتی خەڵک و بەرژەوەندی خەڵک لە چدا بێ ئێمە پابەندین بەوەی ئەمە بکەین و لە بەرامبەریشدا خەڵکی پارێزگای هەولێر و خەڵکی کوردستانیش دەبێت تەفەهومی ئەوە بکەن کە ئێمە قوربانی بە کاتێکی کەم و بەشێکی کەم لە ئازادیەکانی خۆمان لە هاتوو تۆ ئەوامانە بدەین بۆ ئەوەی ئازیزانمان بە سەلامەتی و بە عمرێکی درێژ بمینەوە ئەوش تێ ئەپەڕێ بەڵام چەند خۆشە دوای تێپەڕبوونی ئەو نەخۆشیە هەموو ئەو ئازیزانەی کە خۆشت دەوێن لەگەڵت بە سەلامەتی و بە تەمەند درێژی بمێنەوە بۆیە تەنها ئەوە بینە بەرچاوی خۆتان قوربانیدان بە هەندێک وەقتی زیاتر چەند ڕۆژێکی زیاتر لە پێناوی ئەوەی دایکت لە دەست نەدەی لە پێناوی ئەوەی خوشک و برایەکانت لە دەست نەدەی لە پێناوی ئەوەی منداڵەکان و خێزان و هاوسەرەکەت لە دەست نەدەی قەیناکە قوربانی پێ بدە هەندێک ئازار بچێژین پێکەوە ئەگینا کەسمان حەزمان لە وەزعانە چێ دڵی خۆشە بەوەی قەدەغی هات سۆڕابدنیایە بۆ ئێمە گەلک خۆشە شاری خۆمان وا بە چۆل و چۆلەوانی دەبینین ئینسان دڵی تون دەبێ دڵی دەگوشرێ بەڵام هەمووی لە پێناوی سەلامەتی ئەوەیە کەسە ئازیزەکان لە دەستن بۆیە تکایە با پێکەوە هاوکاری یەکتر بین ئینشاڵڵاوە تێدەپەڕێ و ئینشاڵڵا یەکترە بینینەوە بەخۆشی ئینشاڵڵا بۆ بەهاری داهاتوو نەورۆزی داهاتوو بۆ پاییزی داهاتوو بۆ وەرزەکانی داهاتوو هەمومان بەخۆشی سەیرانەکەین گەشتەکەین لەگەڵ ئازیزانمان بەیەکەوە و ئینشاڵڵا خوای گەورە ئەم نەخۆشیە لەسەرمان لا ئەبا و ئینشاڵڵا هەمومان بەیەکەوەش دەست لە ناو دەستی یەکەکەین بە سەلامەتی تێپەڕێنین تەنها و تەنها جارێکی تر لە ڕێی بەرنامەکەی جەنابێت داوای پشتیوانی و هاوکاری لە خەڵکەکەم تکام وایە لە ماڵەکانی خۆتان بمێنەوە تکام وایە هاوکاری ئێمە بن ئێمە بۆ خزمەتی ئێوەین و بە شانازیشەوە حکوومەتی هەرێمی کوردستان جەنابی سەرۆکی حکوومەت ڕای سپاردوین کە خزمەتکاری خەڵک بین و شانازیشەکەین بەو خزمەتکردنە تەنها و تەنها بۆ ئەوەی بتوانین شارەکەمان نیشتیمانەکەمان هەرێمەکەمان بە سەلامەتی و بەستە دروستێکی باش بپارێزین و سەرکەوین بەڕێز دکتۆر فرسەت سۆفی پارێزگاری هەولێر زۆر سپاس ماندوومان کردی سپاس بۆ کاتەکەت زۆر سپاس هاوڵاتیانی هەرێمی کوردستان پابەندی بڕیار و ڕێنماییەکانی حکوومەتی هەرێمی کوردستانن بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرەسی کۆڕۆنا بە تایبەتیش پیادەکان ئێستا تەواوی کوچە و کۆڵان و شەقامەکانی شاری هەولێر چۆڵ و بێدەنگن. ئەوان لە ماڵ ببینێنەوە ئێمە کار و کەسابەتێک دەکەین بۆ ئەوان بێنان نەبن ئەگەن ئەمەش عەز دەکەین لە ماڵەوە بین دوکانەکانمان داخەین بەزەسە فەرمانی وەزارەتی ناوخۆ و تەندروستی ئەمە کارەکانی خۆمان ئەنجام دەدەین. ئێستا ئەو باژەڕە ژن دێن ئەفشای لە خۆ ڕۆژانە دەکرن منە بەس پیاوی وشی من دێتن دەوسەری دەستۆستی لەسەر وەڵڵا هیچ تجارەت ئەم شقامە یەکە لە شقامە هەرە قەرەباڵەکانی شاری هەولێر بازاری سوورچیانە ئێستا خەڵک باشتر وریاتر بووە لە چەند ڕۆژە خەڵک زیاتر وشیار بووە و خەڵک زیاتر لە ئەم ڤایرۆسە و لە چۆنیتی ئەو ڤایرۆسە تێگەیشتوون کە ئەو ڤایرۆسە خەتەرێکی چۆنە بۆ خەڵکە باشتر وشارترێ ئێستا و ڕێنمایەکانی باشتر دەزانیان ئێستا چۆنیان پێدرێن یەکەم ڕۆژ فەرقی هەیە لەگە ئەمڕۆ خەڵک باشترە و چۆرترە جادا یعنی چۆن ئێمە پێیان دەڵێن چیان پێ دەڵێن ئەوە دەکەن لەخوا بەزداد بێ زۆر باشە ئەوڕۆ
خەڵکانش کە هاوکاری ئێمە بن ئێمە لە خزمەتی ئەوان داین شەو ڕۆژ لێرەین بێ ماندووبوون نازانین چیا ئیشەڵا خەڵکیش بەباشی و تێش دەگا بەباشی تێدەگا و خەڵک لە ماڵی خۆی دادنیشت نادەدەرێ. خۆشەویستان بێگومان دەستنیشانکردنی ئەو داتایانەی کە ئێمە ڕۆژانە دەڵێن بە ژمارە تیمێک هەن لە هەموو وڵاتێک و لە هەرێمی کوردستان خۆشببختانە لە هەموو شارێک لە هەموو پارێزگایەکی پارێزگاکانی هەولێر و دوهۆک و سلێمانی ئەو تیمە هەن ئەوانن پێمان دەڵێن کێ توش بووە و کێ توش نەبووە. بۆ ئەم شەو ئێمە قسە لەگەڵ بەڕێز موحسین دزەیی بەڕێوەبەری تاقیگەی ناوەندی هەولێر دەکەین. دەمانەوێت بزانین کاک موحسین ئێوارە باش و ماندوو نەبن، دەزانم کات و ساتەکانی ئێوە بۆ شێوەیەکی بە هیچ شێوەیەک ئاسایی تێپەڕ نابێ، هەموو جارێکە کیتەکان دەخەنە ناو ئامێرەکانتانەوە بەو هیوایەن کە نێگەتیڤ بێ. پێمان بڵێ ئەو پشکنینانەی کە ئێوە ئەنجامی دەدەن لەکوێوە بۆتان دێن، نمونونەکان لە کێ وەرگیراون بە شێوەیەکی گشتی؟ ئێوارەی ئێوەش با زۆر سوپاسان دەکەم. ئێمە ڕۆژانە تاقی تەندروستی گشتی هەولێر 24 کاتژمێر کار دەکەین. ئەو نمونانەی کە بۆمان دێتن لە سەنتەری چارەسەری کۆڕۆنا هەر نەخۆشێک ڕخواستیان هەرگومان لێکراوە کەس بکە کە نیشانەی هەیە یان هەست بەخۆی تکە و نەخۆشیە سەردانی سنتەری چارەسەری کۆڕۆنا دەکات. لەوێ نمونونەکە لێر بۆ ئێمەی دەنێرن. هەروەها لە کەرنتینەکان ئەو هاوڵاتیانەی کە لە دەروی وڵات گەڕانە 14 ڕۆژ کەرنتینی خۆیان تەواو کردووە، 14مین ڕۆژ ئێمە پشکنینیان بۆ دەکەین. هەروەها لە ناو بازار ئەو شوێنانەی شوێنی فڕنەکان سەوزە فرۆشەکان ئەو ملامستی ئەو نەخۆشانەی کە دەردەچن ئەوانەش پشکنینیان بۆ دەکرێتن. هەروەها لە نقطە حدودیەکان لە چۆمان حاجی ئۆمەران لەو نقطە حدودیانەش پشکنەکانمان بۆ دێتن، لە شاری کوێ بۆمان دێتن، هەر شوێنە گومانی لێ بکرێتن پشکنەکان بۆ ئێمە دەهێنن. کەواتە ئەو سامپڵانی کە بەدەستی ئێوە دەگا ئەو نمونانەی کە دێ بەشێکی بە شێوەی ڕێکخراوە و لە نەخۆشخانەکانەوە دێ لەو شوێنانەوە دێ کە پەیوەستن بە کۆڕۆنا، هەندێکی تریش بە شێوەی هەڕەمەکی. سوودی ئەم هەڕەمەکیە بەڕای تۆ چییە کاک موحسین ئەگەر پێمان بڵێ؟ سوودی ئەمە خوا نەخواستە هەر نەخۆشێکە بی بزربی یان دیار نەبێتن، نیشانەکانی نەبێتن، لەمە بە دیار دەکەوێتن. کەمەش چەند زوون دەستنیشانی نەخۆشەکەی بکەین ڕێگە لە بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیە دەگرین. دەبین نەخۆش هەیە دیارنی هەست پێ ناکاتن، هاتوتەوە یان لێکەشکی وەرگرتووە، ینی زۆر سوودی هەیە ئەمە ناهێلی نەخۆشەکە بڵاو بێتەوە. بە شێوەیەکی گشتی ئەم پشکنینانە چەندی کات دەوێت لە ڕووی کاتەوە بۆی هاوڵاتیان بیرۆکەیەکیان هەبێت لەسەر پشکنینەکان و هەروەها ئایا ئەمە بڕی تێچوونەکەی تا ئەگەر بە تەقریبیش بێ چەند ڕادەوەستێ لەسەر تاقیگەکەتان لەسەر وەزارەتی تەندروستی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان؟ ئەم پشکنانە دکتۆری بەڕێزکاتەکەی جیاوازە. یەک پشکنەکەی پشکنی بە تەنیا بکەی 4 ساعتی دەبێتن کە بە 3 مەرحەلەی دادەڕات ئەم پشکنە. مەرحەلەی یەکەم کە ئەو سوابەی لێوەردەگری VTM-ەکەی پێ دەڵێنا VTM دادنێی ئەو سوابەی لێوە. مەرحەلەی دووەم ئێکستراکشنی RNA-یەکەی دەکەی. مەرحەلەی سێم ڕەنی دەکەی لە جیازی تێکشنی دەکەی. بە 3 مەرحەلە دادەڕواتن ئەمە. تێچووی پشکنەکانی ژیانی فەرق دەکاتن لە 100,000 تا 120,000 تەکلیف دەکاتن. تەنها پشکنێکی بێجگە لە کرێی جیهاز و کبرێکڕینی جیهاز و کارەبا و معاشی کارمەند. بەڵێ هەندێک جار پرسیار لەوە دەکرێت دەڵێن 120,000 تەکلیف دەکات پشکنینێک. بەڵێ بێگومان ئەمە بڕێکی زۆرە، بەڵام هەندێک جار باز لەوە دەکرێت دەڵێن فلان تاقیگا یان فلان نەخۆشخانە لە توانایدا هەیە ئەم پشکنینە بکە. ئایا هیچ کەسێکی تر بێجگە لە ئێوە وەکو تاقیگەی ناوەندی لە سەنتەری شارەکان چ لە سلێمانی بێت چ لە دوهۆک بێت چ لە هەولێر، ئایا کەسێکی تر دەتوانێت ئەم پشکنینە ئەنجام بدە؟ ئێستا لە شاری سلێمانی ئەم پشکنە دەکرێت، لە شاری دوهۆک دەکرێت. ئەمانە پێشتر تاقیگەیان هەبوو. پشکنەکە مشکلەکەی جیهازیان بە شوێنێکی دەبێتن، شوێنێکی دەبێتن دەبی شوێنێکی گونجاو بیتن بۆ دوای ئەو پاشماوەی ئەو پشکنانە بە شێوەیەکی زانستی لەبار ببرێتن، لە ناو ببرێتن. دوای بە شێوەیەکی زانستی نەبێتن دەبێتە هۆی بڵاوبوونەوەی نەخۆشی.
سەتاکانی سلێمانی دهۆک لە هەولێر کار دەکەن انشاءالله بۆم زوانێت تاقیگەیەکی لە شاری سۆران دەکەینەوە بۆ ئەم مەبەستە کە توانای هەیە ئەم پشکنینە بکە کەواتە مەبەستی تۆ لەوەیە کەسێکی تر ناتوانێت یان لایەنێکی تر تاقیگەیەکی ئاسایی ناتوانێت ئەم پشکنینە ئەنجام بدە. نەخێر تاقی ئاسایی ناتوانێت بشێن لەبەرەوەی تاقی ئاسایی نازانین ئەم پاشەڕۆی چۆن لە ناو ببات بە شێوەیەکی زانستی دەبێنەوە پاشەڕۆیەکەی ناو ببرێتن ئەو پاشەڕۆی بە شێوەیەکی زانستی ناورێتە دەبێت هۆی بڵاوبوونەوەی نەخۆشیەکە. بەڵێ کەواتە ئەمە بابەتێکی پێ نەدراوە لە تاقیگا ئەهلیەکان یان تایبەتەکان ئەم پشکینە بکرێتن. بەڵێ کەواتە ئەمە کە شێوازێکە کە تایبەتە تەنها تاقیگەی ناوەندی پاشە ئەگەر پرسیار دەربارەی ئەو بکەین نامێ زۆر کاتی بەڕێزیشت بگرم بێگومان دەزانم ئێستا ئێوە کۆمەڵێک پشکنینی و شتی ترتان لەبەردەستا پێویستەکە ئەنجامی بدەن بەس دەمەوێت بزانم ئەگەر هاوڵاتیەک خۆی حەز بکە پشکنین بکە دەتوانێت یەکسەر ڕاستەوە خۆ بێتە لای ئێوە یان پێوەەر هەیە بۆ ئەم بابەتە. هەر هاوڵاتیەک بێ پشکنیم بکە دەبێت سەرتانی سنتەری چارەسەری کۆرۆنە بکات تازش بەڕێز وەزیری تەندروستی بانگەوازێکی بڵاو کردەوە ئەم هاوڵاتیانەی لەیەکی سێوە لە ئەوروپا لە دەرەوەی وڵات گەڕانەوە دەتوانن سنتەری چارەسەری سەردانی سنتەری چارەسەری کۆرۆنە بکەن بۆ وەرگرتنی نمونە لێیان لەوێ نمونونەکە لیانجی بۆ ئێمە ڕەوان دەکرێتن بۆ ئێمە ناتوانین لە هاوڵاتیان وەربگرین کە شوێنەکە گونجاو نییە دەبێت هۆی بڵاوبوونەوەی نەخۆشی بۆ جانی هاوڵاتیان لێ باشترە بیکەن. بەڕێز محسین دزایی بەڕێوبەری تاقیگەی ناوەندی شاری هەولێر ماندووبوون بە ڕوخسارتەوە دیارە دەستان خۆش سەرکەوتوو بن. زۆر سپاس سپاس بۆ ئێوە. بێگومان پشکنینەکان پشکنینی ئاسایی نین دەمەوێت ئەوە وەکو کەلەزاری بەڕێز بەڕێوبەری گشتی تاقیگەی ناوەندی هەولێر کە دڵنیام ئەمە پەیامی هەموو بەڕێوبەری گشتی تەندروستیەکانە لە هەموو پارێزگاکان بەڕێوبەری تاقیگەکانە و پەیامی خودی وەزارەتی تەندروستیشە کە تکایە ئەگەر کەسێک پێویستی بە پشکنین بێ لە سنتەری چارەسەری کۆڕۆناوە لێو پێی دەگوترێ کە تۆ سەردانی دەکەی یان ئاسانتر دەتوانی بە 122 پەیوەندی بکەیت داوای ئەوە بکەیت یان بڵێن ئەو پرسیارانی هەتە لەوانی بکەیت ئەوان پێتەڵێن تۆ پێویست دەبێ یاننا دووبارەشی دەکەینەوە ئێستا وەزارەتی تەندروستی بە سوپاسەوە بە ڕجاوە بە داوایەکی جددیەوە دەڵێت کایە ئەو کەسانی کە لەیەکی سێ هەتا چواردەی سێ هاتوونەتەوە لە ئەوروپا گەڕاونەتەوە هەرێمی کوردستان چونکە پێش ئەم بەروارە ئەو ڕێژەیە ئەوروپا ئێشتا ئاها بە شێوەیەکی فراوان کەشف نەبوو بوو خەڵک هەی بوو بەڵام دەرنەکەوت بوو بۆیە ئەو کاتە هاتوچۆ ئاسایی بوو بۆیە ئەو خەڵکانی کە لەو ماوەیەدا هاتوونەتەوە لە پێناوی خۆیان یەکەم جار پاشان خێزانەکانیان کە سوکارەکانیان و پاشان وەکو ئەرکێکی نیشتیمانی تکایە پەیوەندی بە 122 بکەن تکایە سەردانی بنکەکانی چارەسەرکردن و دەستنیشانکردنی کۆڕۆنا بکەن. دێمە سەر بابەتێکی تر بابەتی ماسک یان دەمامک یان کەمامە کە زۆر کەس هەیە ئەو ناوانی لێدەنێ بابزانین لە ڕووی زانستیەوە دەمامک چێ دەتوانێت ئایا پێویستە ئێمە هەمومان بەکاری بێنین بۆ کێ باشە بەکاری بێنێ جۆرەکانیشی بە خێرایی بە بڵین ئێمە لە بۆ هەر زانستێک لە بۆ هەر زانیاریە کە لەم بەرنمێش و لە تەواوی ئەو بوارانی کە لە دەستگای کوردستان 24 بڵاو دەکەینەوە سەرچاوەیەکمانەیە پشتی پێدەبەستین کە ئەوەش سەرچاوەی ڕێکخراوی تەندروستی جیهانیە و هەروەها ئەو ڕێنمایانەیە کە لە وەزارەتی خۆمانە لە وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستانەوە دەردەچێت ئێمە ئەو زانیاریانە وەردەگرین. ڕێکخراوی تەندروستی جیهانی دەربارەی ماسک چ دەڵێ ئەگەر تۆ کەسێکی هیچ کێشەیەکت نییە ینی هیچ نیشانەیەکت نییە و لەخوا بەزیابێت تەندروستیت باشە کە ئەمە ڕێژە زۆرەکەی هاوڵاتیانە ئەو کەسە کە بێگومان ئێستا لە ماڵەوە مەفروزە دانیشت بێتین یان کە دەچیە بەردەرگایان کە دەچیە مارکێتەکەی نزیک ماڵی خۆتان شتەکان دێنی تۆ پێویستت بە ماسک نییە پێویست بەوە ناکات لەبەرەوەی دەچی زوو کارەکەی خۆت جێبەجێ دەکەی و دەگەڕێەوە ئەمە بەپێی زانستەکانی ئەمە پێی ئەو زانیارانی کە ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەی چێ ماسکەکە ببەستێ چێ پێویستە ئەو دەمامکە بکە دوو حاڵەتیان داناوە یەک ئەو کەسانەی کە مامەڵەیان هەیە لەگەڵ کەسی توش بوو واتە دەزانی ئەو کەسە توش بووە یان ئەو کەسە پشکنینی وا بۆ دەکرێت و ئەگەری ئەوەی هەیە توش بوو بێ ئەگەر تۆ کە لەوانەیە
ئیشی تۆ نەبێت کە لەلایەوە بوەستی بەڵام ئەگەر وای لێ هات تۆ کەوتیتە حاڵەتێکەوە لەگەڵ ئەو کەسیان مولامەسەت هەیە یان نزیکی لێوەی ئەو پێویستە ماسکەکە ببەستی ئەمە کەواتە چیمان پێڵێ چێن مامەڵە لەگەڵ نەخۆشەکانەکەن پزیشکان و کارمەندانی تەندروستی ئەوان پێویستە یانەوە خۆت هێزەکانی ئاسایش و پۆلیس و هێزە ئەمنیەکانی ترکە هاوبەشن یان لەگەڵ تیمەکانی تەندروستی دەڕۆن کەسێکی گومان لێکرا و بێگومان ئەوانیش دەبێت ماسکەکە ببەستن. جۆری دووەم چێە تۆ ئێستا لە ماڵەوە هەڵامەتێکت هەیە یان حەز دەکەی ئەو نیشانانت هەیە ئێشتا دەست نیشان نەکراوی یان ئێشتا پشکنینی تەواوت بۆ نەکراوە تۆ بێ دەم و دەست ماسکەکەت بەستی ئەمایان بۆ چییە؟ ئەمایان بۆ ئەوەیە خوا نەخواستە ئەگەر تۆ توش بوو بووی لە ڕێگەی کۆکە و پژمەکەتەوە نەچێ بۆ ئەندامانی خێزانەکەت بەڵاو نەبێتەوە لەو شوێنەی کە توی تێدای کەواتە بە شێوەیەکی زانستی کەسی ئاسایی پێویستی بە ماسک و دەمامک نییە. چەند جۆرێکی هەیە بەڵام ئێمە لێرە کە ئێستا لە هەرێمی کوردستان و هاوڵاتیان زیاتر پێی ئاشنابوون لەگەڵ ئەم پەتایە ئەم دوو شێوەیە شێوەیەکیان کە ماسکی ئاساییە پێوترێ سێرجیکەڵ ماسک ئەمە هەموو ئەو کەسانی کە لە هۆڵەکانی نەشتەرگەرین کاتێک کە نەشتەرگەری ئەنجام دەدەن ئەم ماسکانە دەبەستن ئەمە پێشتر ئاها بەکاردەهات ئەوەی کە ئێستا باسمان کرد بۆ ئەو کەسێک کە تووشی هەڵامەتێکە بێ و ناوێ بڵاوی کاتەوە ئەمە باشترین جۆرە بۆ کەسێکە کە کەسێکی ئاسایی ئەم جۆرەی تر کە پێی دەوترێت N95 بێگومان ئەم شێوازی کە دەیبینن لە شێوازی تری هەیە ینی مەسەلەن تەنها هەر کۆمپانیەک بە شێوەیەک دروستی دەکات لە بەشێکیاندا لێرە پەنجەرەیەک هەیە وەکو بڵێ مادەیەکی نایلۆنی باغەیەکی لەسرە کە پاشتر وێنەکەیتان پێپشان دەدەین بەڵام ئەمە بە شێوەیەکی گشتی ئەمە N95 ئەمە N95 ئەمە کەواتە توانای فلتەرکردنی میکرۆبەکانی زیاترە لەوە ئەمە بۆچێە ئەمە وەکو باسمان کرد بۆ ئەو کەسانەیە کە لەگەڵ ئەو نەخۆشانەیە تەعاملەکەن کە ئەگەری ئەویان هەیە تووشی کۆڕۆنای نوێ بوو بێتن ئەمە بۆ ئەوانە ئێوە هاوڵاتیان ئەگەر ویستیشیان ماسک ببەستن و کۆی کە باسمان کرد کە ئەنفلۆنزای هەڵامەتێکت لێ یاوە خۆت دەڕۆیە شوێنێکەوە کە مەسەلەن داخراوە و کۆمەڵی کەسانی تری تێدایە دەتوانی ئەو دوو دقیقە چونکە باشتر وایە لەوێ نەمێنیتەوە بەڵام دەچی شتێکە کڕێدەبینی قەرەباڵغێک هەیە ئاساییە دەتوانین بەستی بەڵام پاش ئەوە یەکسەر هەردوو لایەکەی بگرە و ڕێدە ناو شوێنێکەوە کە دەستی کەسی تری پێنەگەواتە ناو تەنەکەی زبڵەکە و سەرەکەی داخرابێتەوە ئەمە N95 هەیە لەو شکڵی کە پەنجەرەکەشی تێدا بێ بەڵام ئەوەشیان دەتوانین بڵین بە پێی کۆمپانیاکە دەگۆڕێ بەڵام جۆرێکی تر هەیە کە 199 بێگومان N95 ینی 195 هەموو ئەو میکرۆبانەی کە لە 0.3 مایکرۆنەوە یان ئەگەر هەڵە نەبم قەبارەیە لێوەی تێپەڕ نابێ بەڵام ئەمەیان 199 دەگەڕێتەوە ئەمە بۆ ئەو کەسانەیە دووبارە باس دەکەمەوە بۆ کەسانی کە لە دەستگا تەندروستیەکان بە تایبەتی لەو تاقیگەی وەکو ئێستا کە کاک موحسین بەس بینیمان لە تاقیگە ناوەندیەکان کە تەعاملیان لەگەڵ ئەو سامپڵانە هەیە کەسی پۆزەتیڤیشی تێدایە ئەمە بۆ ئەوان زۆر گرنگە هەرچەندە من ئەمەم تاقی کردوێتەوە هەناسەدانی زۆر توندە یعنی ئەو کەسەی کە ئەم ماسکە دەبەستێ هەکو هەندێک جار لە وێنەکانی سوسیال میدیاش دەیبینن کە ئەمانەیان زیاتر هەندێک جار بریندار دەبێت یان شین و مۆر دەبێتەوە هی ئەوەیە کە ئەمە توانایەکی زیاتری دەوێت بۆ هەناسە وەرگرتن ئەمە بۆ ئەو کەسانەیە کە ڕاستە و خۆ مامەڵە لەگەڵ سامپڵەکان یان ئەو نەخۆشانە دەکەن کە توشببووی نەخۆشی کۆڕۆنە. تەنیا ئەمڕۆ نزیکەی 1000 کەس لە ئیتالیا بە کۆڕۆنای گیانیان لەدەستداوە و ژماری توشببووان گەیشتووەتە 86,500 کەس لە سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە لە ئیتالیا ئەمە بەرزترین ڕێژەی مردووانە کە لە 24 کاتژمێردا تۆمار کرابێت. ژمارەی توشببووانیش لە 24 کاتژمێری ڕابردوو لە ئیتالیا 6,000 کەس بووە تاوەکو ئێستاش بە تێکڕا زیاتر لە 86,000 کەس لە ئیتالیا تووشی کۆڕۆنا بوون. چەندی منێکی شاری وهانی چینتان پیشان دەدەین کە نوێترین وێنن ئەماش دوای ئەوەی کە چەند شوێنێکی بازرگانی و هەڵگرتنی قەدەغەی هاتوچووە کە نزیک بۆتەوە لەم شارانە هەڵگیرێ چەند وێنێکی نوێیان لێدا بڵاو بۆتەوە کە تێیدا دەبینین شاری وهانی چینی هێشتا قەدەغەی هاتوچۆی تێدا بەردەوامە بەڵام لە هەرێمی هۆبی تا ڕادەیەک ژیان ئاسایی بۆتەوە هێشتا بەڵام ڕێکارەکانی بەرەنگاربوونەوەی کۆڕۆنا هەرماون لە چین زیاتر لە 80,000 کەس تووشی کۆڕۆنا بوون بەڵام ئێستا ژمارەی توشببووان
زۆر کەمی کردووە لە وڵاتە و لە هەندێک شوێن هەر نەماوە حکوومەتی چین بە نیازە بە شێوەی قۆناغ دۆخەکە ئاسایی بکاتەوە. هیوادارین قەدەغەکردنی هاتوچۆ ڕۆژێک بێت بە سەرفرازیەوە بە دڵخۆشیەوە هەمومان دەست بدەینە مۆبایلەکانمان و بڕۆینە دەرەوە و لەسەر شەقامەکان بڵێین قەدەغەی هاتوچۆ نەما. ئەمە بەچی دەکرێت؟ بەمانەوە لە ماڵەکانمان بە جێبەجێکردنی ئەو ڕێنمایانەی کە ئێستا حکوومەت پێمان دەڵێ کە دەڵێ لە ماڵەوە بن. ئەمە بۆ ئەوەیە چەند ئێمە لە ماڵەوە بینەوەکو ئاماژەمە پێگرت نزیکتر زووتر نزیکە بینەوە لەو ڕۆژەی کە دێینە دەرەوە و هەمومان دڵمان خۆش دەبێ و دەڵێن قەدەغە و ڕاگررتنی ئیش و کارەکانمان بەسەرچوو. لە ماڵەکانتان بمێننەوە، دەستان بەردەوام بشۆن و قەرەباڵغی و تێکەڵاوی مەکەن. هەموو لایەکیشتان هەر تەندروست شەویش.